یەکێکە لە بەناوبانگترین ئەکتەرەکانی هۆلیوود لە ڕووداوێکی ناخۆشدا منداڵەکەی لەدەست دەدات. خێزانەکەشی بەهۆی نەخۆشیەوە گیان لەدەست دەدات. جۆن تراڤۆڵتا ئەو پیاوەی هەرگیز واز لە نواندن ناهێنێت. جۆن تراڤۆڵتا یەکێکە لە بەناوبانگترین ئەکتەرەکانی ئەمریکا کە لە خێزانێکی ئاسایی لەدایک بووە. باوکی کاری چاکردنەوەی ئۆتۆمبیلی کردووە. دایکیشی شانۆکار بووە. هەرەوەش وای کردووە کە لە منداڵیەوە ئارەزووی کاری نواندن بکات. بەو شێوەیەش لە تەمەنی 16 ساڵیدا واز لە خوێندن دەهێنێت بۆ ئەوەی ببێتە ئەکتەر. یەکەمین کاری هونەریشی لە ساڵی 1972دا دەبێت. ئەویش بەشداریکردن بوو لە زەنجیرەیەکی تەلەڤیزیۆنی بە ناوی ئیمەرجەنسی کە ناوبانگێکی باشی تێدا بەدەستێنە. لە دوای پەخشکردنی ئەو زەنجیرەیە جۆن ناوبانگێکی باش پەیدا دەکات. چەندین پێشنیاری کارکردنی تری بۆ دێت. بەشداری لە چەندین کاری هونەری تردا دەکات وەک بڵۆو ئاوت، پلوپ فاکشن. بەو شێوەیەش دەبێت یەکێک لە بەناوبانگترین ئەکتەرەکان و دەوڵەمەندترینیان لە سەردەمی خۆیدا. لە کاتی بەشداریکردنی لە فیلمی The Expert چاوی بە خانمە ئەکتەری بەناوبانگ کەیلی بیرتسۆن دەکەوێتە داوی خۆشەویستیەوە. لە شەوی سەری ساڵی 1991 داوای هاوسەرگیری لێ دەکات. دوای هاوسەرگیریان دەبنە خاوەنی کوڕێک و دوو کچ. بەڵام دڵخۆشیەکانی خێزانەکەی زۆر ناخایەنێت. لەو کاتەی کوڕە 16 ساڵانەکەی تووشی نەخۆشیەکی مەترسیدار دەبێت کە هیچ چارەسەرێکی نەبوو. سەرنجام لە ساڵی 2002 گیان لەدەست دەدات. ئەو ڕووداوەش کاریگەریەکی گەورە لەسەر دەرونی جۆن دروست دەکات. تووشی گۆشەگیری دەکات. بە ماوەیەکی زۆر لە چاوی کامێرەکان دوور دەکەوێتەوە و بەشداری لە هیچ کارێکی هونەریدا ناکات. بەڵام ئەوە تەنها کارەسات نەبوو کە بەسەر جۆن داهات. دووبارە خەمێکی گەورە بەرەوەکی دەگرێت لە دوای ئەوەی بۆی دەردەکەوێت کە هاوسەرەکەی تووشی شێرپەنجەی مەمەک بووە. پزیشکەکان ئاماژەیان بەوەدا کە ماوەیەکی کەم دەژی. جۆن هەوڵیدا بە هەزارەها دۆلار بۆ چارەسەرکردنی هاوسەرەکەی خەرج بکات، بەڵام بێسوود بوو. هاوسەرەکەی لە ساڵی 2020دا لە تەمەنی 57 ساڵیدا گیان لەدەست دەدات. لە دوای مردنی هاوسەرەکەی جۆن تووشی خەمۆکیەکی گەورە دەبێت، بەڵام لە پێناو دوو کچەکەی ناچار دەبێت کە ئەستێتەوە سەر پێ و لەگەڵ ئەواندا بمێنێتەوە. دووبارە دەگەڕێتەوە بۆ ئەنجامداری کارە هونەریەکانی، چونکە پێی وابوو کە هاوسەرەکەی و کوڕەکەی هەرگیز ئارەزوو ناکەن بەو شێوەیە بیبینن. هەر بۆیە ئێستا بەردەوامە و هیچ کات بەنیاز نییە کە دەستبەرداری ئیشەکەی ببێت.